ومع استحقاقات تشكيل حكومة. ڕۆژی 6/6/2021 هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام دەدرێت و سەرجەم ئامادەکارەکان ئامادە دەکەین. لەگەڵ ئەوەشدا پابەند دەبین بە دابینکردنی چاودێری نێودەوڵەتی بۆ ئەو پرۆسەیە. پێویستە هەمووان بەشدار بن لەو پرۆسێ و دیاریکردنی چارەنووسی عێراق. بەڵێن دەدەین هەڵبژاردنێکی پاک و دادپەروەرانەی ئەنجومەنی نوێنەران ئەنجام بدەین کە نوێنەراتی ئیرادەی گەل بکات. لێکۆڵینەوەش لەو ڕوودا و توندوتیژیانە دەکەین کە بەرامبەر بە خۆپیشاندەران ئەنجام دراون. هەر کەسێک دەستی هەبوو بێت لە ئەنجامدانی توندوتیژی بەرامبەریان دەستگیر دەکرێت و ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە بۆ ئەوەی سزای تاوانەکەی وەربگرێت. هەندێک لایەنی ناکۆک هەوڵی ئەوەیاندا کە وڵات پڕ بکەن لە خوێن و هیچی وایەک نەهێڵنەوە بۆ چاکردنەوەی وڵات. لە پێش و دوای پێکێنانی حکومەتیش چەندین تۆمەتیان ئاڕاستە کردین. ناکۆچی و ململانێ ناوخۆ و هەرێمایەکان هەڕەشن بۆ سەروەری ئاسایشی عێراق. ڕوبەڕووی ململانێ ئەمنەکان بووینەوە و هەوڵی ئەوەشماندا عێراق بە دوورخەین لە ململانێ نێودەوڵەتیەکان. ئێمە پێویستمان بە بوونی هێز و سەرباز نییە، بەڵکو پێویستمان بەڕاهێنان و پاڵپشتی ڕۆشنبیری ئابووری هەیە. سووریشن لەسەرەوەی لە قۆناغی یەکەمدا گفتوگۆی استراتیژی لەگەڵ ئەمریکا ئەنجام بدەین. ناتوانین هیچ قەیرانێک چارەسەر بکەین تا سەروەری بۆ وڵات نەگەڕێنینەوە. دەبێت وەرەقەیەکی سپی بکەنە نێو پرۆژەکانیان. دەبێت وەرەقەیەکی سپی بخەینە ناو پرۆژەکانمانەوە بۆ چارەسەرکردنی دوو قەیران کە ئەوانیش قەیرانی بێکاری و بوژانەوەی بازاڕن.